پیرەمێردێک چووە لای دکتۆر و بە نیگەرانیەوە وتی: کاکی دکتۆر، فریان بکەوە، ژنەکەم گوێی لێ هیچ نییە. ماوەیەکی زۆرە هەرچێک دەڵێم گوێی لێ نییە، بەڵام بەخوا شەرم دەکەم بیێنم بۆ لای دکتۆر. دەرمانێکم بۆ بنووسە بابی دەمێ بۆ ئەوی چاک بێتەوە. دکتۆرەکە پرسی: لە دووری چەندێکەوە گوێی لێت نییە؟ بڕۆ بە پێوانەیەکی دروست بەڵام لە دووری جیاوازەوە پرسیاری لێ بکە، بزانە لە دووری چەندێکەوە گوێی لە تۆ نییە. پیرەمێردەکە ڕۆیشتەوە بۆ ماڵەوە، بینی ژنەکەی لە چێشخانە خەریکی خواردن ئامادەکردنە. تەقریبەن لە دووری 3 مەترێکەوە لێی پرسی: ژنەکە، ئارێ چیمانەیە؟ پیرەمێردەکە گوێی لێ هیچ نەبوو، لەبەر خۆیەوە وتی: ئەی هەوار، ژنەکەم لەدەستوو. ئەمجارە مەترێک هاتە پێشتر و دیسانەوە وتی: ئەرێ ژنەکە، چیمان هەیە؟ دیسانەوە گوێی لێ هیچ نەبوو. ئەمجارە ڕۆیشتە پێشتر و دیسانەوە پرسیارەکەی دووبارە کردەوە. ژنەکەی ئاوڕیدای وتی: ئەرێ ئەڵەی کەڕی. 3 جار پرسیارت کرد، وتم شفتە. پیرەمێردەکە خۆی گوێی لێ نەبوو، بەڵام وای ئەزانی خێزانەکەی گوێی لێ نییە. هەندێک کات ئێمە خۆمان خراپە بین، خۆمان نابیستە بین، بەڵام لەوانی ترە بە دوای خەتاکەی ئاگەڕێن. بۆیە هەر کاتێک کێشەیەک لە کەسێکی ترەوە هەبوو، با سەرەتا پێداچوونەوەیەک بە خۆماندا بکەین، اینجا بە دوای چارەسەرا بگەڕێن بۆ ئەوانی تر.